کە ئێوە بەردەوامە بن لە مانگرێتان لێرە؟ وڵام بۆ پشتیوانی هاوڕێکانم لێرەم دیار خۆتانزان هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ قەیرانەکان قوڵترە بێتەوە و بە ڕۆژ بە ڕۆژ کار لەسەرەوەکە کە پەرلەمان قورسایی نەمێنێ بۆیە هەتاکو قورسایی بۆ پەرلەمانی کوردستان ئەگەڕێتەوە پەرلەمانە بێتەوە مەرجعی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەنگیان پێداوە بۆ چارەسەری قەیرانەکان پێم وایە ئەوی ئەم هاوڕێیانە باسییان کردووە ئەمێنەوە بۆیە ئێمە هەموو پەرلەمانتارانی کە ئەم شەویش لێرین حتمەن لەگەڵم بیرۆکەین و پشتیوانیەکەن بۆ ئەوەی کە ئێمە پارلەمان کە نوێنەی ڕاستەقینەی کۆمەڵانی خەڵکی کوردستان و خەڵک دەنگی پێداوە ڕۆڵی ڕاستەقینەی خۆی بژێڕێ لە چارەسەرکردنی و قەیرانانی کە لە هەرێمی کوردستان هەیە و هەموو حیزبە سیاسیەکان دوور بکەونەوە لەوەی کە ئەهمیەتی پەرلەمان کەمکەنەوە هەوڵ بدەن ئەو کێشانی کە دروست بووە دەروی پەرلەمان چارەسەریکەن. کاکزانە ئێوە لێرە هەمووتان لە فراکسیۆنە جیاوازەکان کۆکن لێرە بۆ نێو پەرلەمانی کوردستانە ئەم هاودەنگێ ناکەن و کێشەکان چارەسەرکەن و وەزیرەکان بانکەنە پەرلەمان بۆ لێپرسینەوە خۆتان ئێستا لێرە یەکن. من پێم وایە لەناو پەرلەمانی کوردستانی ژێمە لەسەر ژیان و گوزارانی خەڵکی کوردستان یەکین ینی لەسەر میکانیزمەکە کێشە هەیە لەوانەیە زۆر جار لایەنێکی سیاسی بێ بە میکانیزمێکی تر کێشەکان چارەسەرکاوە بەشێک لایەنەکانی تربیانەوە میکانیزمێکی گونجاوتر بەڵام ئێمە بەشێکی زۆری ئەوانی کە لێرن لەسەرەوە کۆکن کابێ پەرلەمان دوجار مەرجع و سەنتەر بێ بۆ چارەسەرکردنی کێشەکان کە بەداخەوە ئێستا بەشێکی زۆری و قەیرانانی کە هەیە لە دەروی پەرلەمان چارەسەری بۆ دەوزێتەوە مانۆڕەکە و قسەی لەسەرکرێ و هەموو هەوڵەکان بۆەوەیە کە پەرلەمان ڕۆڵ نەژێڕێ بۆیە ئێمە ئومێد دەکەین لەم فترە زەمەنی کە هەیە هەموو حیزبە سیاسەکانی کوردستان پەرلەمان بکەنەوە مەرجع و ئەو گەورەی ئەو ڕۆڵی کە پەرلەمان لە ڕابردوو هەی بووە بۆی بگەڕێتەوە و بتوانین کێشەی کۆمەڵانی خەڵکی کوردستان چارەسەر بێ هەم لە مەسەلەی قەیرانی دارایی و سیاسی و ئابووری. هەمووتان وەکێک و هەموو لایەنەکان وەکێک بەرپرسن یاخود لایەنێ لەمە بەرپرسە لەم دۆخە چێ بەرپرسە یاخود ئەوە چی دەڵێن لەوە؟ ڕاستی هەر قەیرانێک دروستە بێ بە حەجمی و کورسیانی کە لە پەرلەمان هەیە لایەنەکان تایە بەرپرسن و ئەگەر دەستکەوتی شەوێ هەر بە هەمان شێوەیە بۆیە من پێم وایە هەموو لایەنە سیاسەکان تایە بەرپرسن و ئەوەی کە هەنگاوێنێ بۆ چارەسەرکردن پێم وایە ئەوە گەورەیە نوێنێ بۆی ئێمە چاوەڕێیەکەین کە لایەنە سیاسیەکان لەو دانیشتان لەو کۆبوونەوانی کە ماوە جۆرێک هەنگاو بنێن کە لە ئاز داواکاری خواستی جەماوەری کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت.